ئەو گۆرانیان بەخواستی کاک حەمەدوزی دووبارەیەکەینەوە پێشکەشە بە حەمەدوزی و بە هەموو خۆشەویستانی دووژ و کاکە سیروانی ئاسایش باوکی کاکاری و سڵاو لە کاکە هۆشەنگی کۆستەر و حەمەدوزییان هەمە کۆستەر ماجان بەکەم مستەر هەی قشاکە لە نێونی نستای بۆ خۆشا جوانی ئێستای قشاکە لە نێونی نستای بۆ خۆشا جوانی ئێستای باشە کەم کەم دەرکەوی بۆ وەی بەرچاو نەکەوی مەیگرە ڤیدۆی یەک دەکەم گەنجان دڵیا بۆ تەکەم قژت مەکە گراتی گەنجان دەرمەکە لە دین قژت مەکە گراتی گەنجان دەرمەکە لە دین قژت مەکە گراتی ئەمە دەرمەکە لە دین جوانی وای نەبووە دای وێنەم دڵم بۆ ناردی زۆر بە هەناسە ساردی خۆش بێ حەمەدوزی تایبەت پێشکەشم کردی کاکە هۆشەنگی کۆستەر دنیا دەزانێ مەردی بۆ کاک حەمەدوزی ئەڵەی ئارنۆڵدی کوردی یادی سیروان ئاسایش خۆش بێ سیروان ئاسایش ئەتۆش دەڵێی ئارنۆڵدی خۆش بەبێ بابی ئاری خۆشم دەوێی بابی ئاری ئەوە یادم یەکردیە ساتەکەی لەگەڵ کوڕە دڵەدن لە ئەشقا پڕە تۆی کشەم و دێر نەکە کوڕنیە وێنە شێر نەکە سەماعەت دەخاتە ژوێ دەگرێ لەما دەیوێ هەی کەوتان شەوی هەیە ناخەوێ و خەوینیە کەوتان شەوی هەیە ناخەوێ و خەوینیە تا بەیانی چاتەکە شوشبەی دەمامینیە یادی سیروان ئاسایش یادی بابی ئاریە بەدڵ یادیان لێ دەکەم یادەکەش تایبەتیە پارە و دۆلار و دەرام خدا نەخواستە بمری شێلی قەبرتە بەرام خدا نەخواستە بمری شێلی قەبرتە بەرام گەر تۆ نەکەنە بەهەشت منیش دێم بۆ جەهەنەم کاکە حەمەدوزی شامی دوژمن شوێرەکەم ئەوەی دوژمن بە تۆ بێ وەک شەیتان ڕەسوی دەکەم کاکە هۆشەنگی کۆستەر جا چۆن لەیانیان دەکەم خۆتان و سەرنشینانتان شڵەوتان بۆ بەڕێ دەکەم کەم کەم دەرکەوی بۆی بەرچاو نەکەوی مەگرە ڤیدۆی یەک دەکە گەنجان دڵیا بۆ تەقە قژت مەکە کراتی گەنجان دەرمەکە لە دین قژت مەکە کراتی هەمە دەرمەکە لە دین یعنی حەمەدوزی هاوکانێمان بێڕازی
جوانی شێتە عەدەستەم مەکە لە چاو دڵی هۆشنگ مەکە بە ئاو نەوزار سەرکەوتوو بێ ڕێزی لە لای من هەیە نەوزار سەرکەوتوو بێ